سلام حرمە دوینەراوە گۆشگیرا بەرنامە ڕۆژیاری ئیوەختەتاوەش ئایزاوەش حاڵێن مێ بە دوێ ویارێ تازێ ئینایمێ چەنیتا ئایزا مامۆسا مەسعود سەید هەورامی زیاجە 10 ساڵێن مامۆسای زوانی هەورامی جەڕاو تۆڕە کۆمەڵایەتیەکاوە ڕوانە بە ڤیدیۆ سەر و زوانی هەورامی قسێکەرەوە قسێ سەر و ئاوا تاکەرۆ کە هەورامiyێنێ و هەورامی زوانەکە بە کاشا نەمارە و خەریکات لێ نەبشە مامۆستا مەسعود پارێزناو زوانی هەورامی بە ئەرک و وێژ مزانەوە هەرپاسە پارێزناو زوانی ئەرک و سەروشانە و گردیمانە فەرماودێ با پێوەرە بلمێ پێی دیە و ئی بەشەیە وەڵگەچوونە بەنامی خۆی دەستبەشی تاوانەکرد و بە ئەستاف و بەرنامە ڕۆژیاری و جەنابی تا پێی دەرفەتی ڕەخسنا تا پێ من چیا گەوەشێنەکەی نای مەحماوە هەڵبڵ فرەوەش حاڵە ناو دەستاوەش بوو وەڵا ڕاستڵگەرەکە زۆن ئەواچمێ من هەرکە چەوەتی گۆشم کردیانە با پاسەواچمێ کە وەختێ گۆش گیر و پێ هۆرامی زوانێ واچێوە غێرە هۆرامی و زۆر دەسی لاوێ ماچمێ ئەجۆ ڕێشی گیانیم بەرمارۆ ئەجۆ ڕێشی گیانیم بەرمارە وەرو ئانەی دایمە پێ دەرفەتێک گەڵێنێ شۆنۆچەیەوەرە گەڵێنێ کە من بوو بە سەبەب و ئینەی یان خەڵکە دروست بۆ پێسە من ڕاگەرمی ئینەی زوانی هۆرامی واچەکەش نەلادلێنێ هەڵبەتە وێ تازاندێ جاران تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتی و چی پێسەی سەی نەبێنی هەر خەفەتە بێ دڵمانە هەر پاسەم شای یەکتر ماوینێ واتە ما بە یەکتری چی مای ئیچێوێ ئامێوەرەوە فکرەکە چەندی ماچی گەڵاڵە بی درۆزبی لامۆ درۆزبی لامۆ کە چێوێ پێس نەکەن و کەناڵی یوتیوبی بنیۆرەپەی ئی خزمەتیە بۆ حاڵزانجی کەناڵی یوتیوبینە ئەمانە خزمەت تا پێچیشی عرس تاکەر و ماچ و تاپەنە با هۆرامەکە ما پارێزنمێ هۆرامەکە مای ناخەتەرەنە چەنی زانووی ناخەتەرەنە ئایونسکووە کەچی ڕۆویێردانە هۆرامانی هۆستەنە دلیلی سویا گەواریەکە و جیهانی کە پێی ئێمە پێسە هۆرامی و پێی گرد و کوردی و پێی فارسی و پێی ئێرانیەکە شانازی بێ عین و ڕێکخراوی هەمان یونسکۆ ماچ زوانی هۆرامی ناخەتەرەنە وەرگەوت چەند ساڵە تەری مەگەر و مەمەن و ملود لێنە جاوەروانی مشۆ بێمی ئیزوانێ ما پارێزنمێ خەتەرێ فرە ڕۆژکردنە زوانەکەمان خەتەرەکە کەس خەتاو کەسی نییە نە خەتاو وێمانە زاوڵەکەمانی گۆشامانێ پەنەچەنی قسەیکەرە وەختێک کە هۆرامان ئانە بێ هۆرامان و لوار ڕێکخرا و یونسکۆی واتش هۆرامان ملۆنە یاگەواری دلی یاگەواریەکە و جیهانی ئەتر حەچەنی ماچی ئێرەم وەربیانە پێینەی پێچیشی تەماشەکەری ئێمە پێسە هۆرامی دلی کوردینە هۆرامی جانیشتن هۆرامی کۆچەر نییە ئێمە گەرمیانی کویستانمان نەکردن مەسەلەن ئادەی ئاژەڵەکەمە بەرمێ پێ گەرمیانی زمسانێنەوە هامنێ چەنە بەرمێ پێ کویستانەکە ئێمە جانیشتی بیرنی خەڵکی جانیشتەبی ویرێکەرەوە ویرشکەرەوە یانەشگەرەکە یانەشبی چیوی تەرشگەرەکە پێداویستیش گەرەکە بۆ بە خەڵکە سنعەتی بۆ بە خەڵکە سنعەتکار هەرمان یانی چەنی ماچی پیشەگەر باواتمی بە شێوازێتر قسەکی کەرمێ پێداویستی پێوەش درۆستی کەر و یانەکەش مشۆ وەرگە و سەردا و گەرمای گەر و کەلوپەلەکەش پێ هامنی کەلوپەلێش با پێ زمسانی کەلوپەلێش با پاسەکەرەوە دلی کوردینە بە هۆرامی وچی و کوردی شارستانی ما من پێسە هۆرامی کەسێ شارستانینا ئینسانە شارستانینا شارستانێت من گرد و عالەمی اعتراف دانش منیۆ پۆرە گرد و عالەمی دان منیۆ پانێرە کە بەڵێ تۆ ئینسانە یاگەکێت و یاگە شارستانیانە خەڵک مایەوە فرەنچەنە ژیوان چەنی ئی سروشتە سەختەیە پیکەشاوە دلێ وەروێنە دلێ سەرداینە وش گونجنان چەنی ئی ئاو هەوا و چەنی ئی واتمێ سروشتێکە خوایدان پەنە یعنی بۆ بە شانازیم لەسەر و شانازیەکەمە بەڵام بیرم کردەوە خاصە ئێمە ئەمە شانازی کەرمێ پۆچەوە کاماوە ئەی چێشە ئێمەشکردنمێ بۆ هۆرامی خۆ ئەگەر یانێ با خەڵکی جیانێ ژەنێ سنعات بۆ خەڵکی سنعەتی ترش هەن پاسەنیا ئەمما ئێمە پێسە هۆرامی ئانە زوانەکەن ئێمەش بە هۆرامی ئاسێنمە تایسێ ئێ خاصە ئەگەر پیپابلمی ئیسێ ئیگەر واچە غێرە هۆرامینە دلی زوانەکەمانە پێی 20 ساڵاتەری پێ 50 ساڵ هەر ڕێکخراوی یونسکۆی وێش هۆرامیش وستەن ڕیز و ئازوانەکە ماچەوە بەش و 50 ساڵاتەری مەکەرەوە اینەی پاسەش کرد کەسایەتیە پێسە مامۆستا جەمال بێداری خوای گەورە تەمەن درێژ کەرەوە پاسەکەرەوە کە مێ حیبەتیەنە فەقیرە تەفسیر قورئانی بە هۆرامی کەرەوە ماچە قورئان کتێبە نەمرە با هۆرامی وزمێ پاڵ قورئانی هۆرامیش بە نەمری منەوە بە نەمەردەی منەوە بە هەتایی بوو
اینە پاسەکەرەوە ئێمە بەڵێ کللتورەمان بەڵێ شارستانێت ئێمە هەن ئەی خاسا شارستانێتی ڕق و تەقما پێچش بێزوان جاوەروانەی من چینەی ویرم کردەواتم پێویستمان پانێنێ کەناڵێ ما بوو کەناڵەکە بەڵێ کەمیچە بەڵێ امکانێتەکە من هەر ئەنەن هەر نەشتە نەزان و هەر نەتاو چێوێ پێس نەکەرمێ بێنێ زوانەکەیش شان بەشان و شارستانێ هەمشان و شارستانێتەکەی زوانەکەش پارێزیۆنەوە منەوە پرسیارێکی جەنابێت کە فەرماوەڵ کەی تقریبا کەرۆ ئەخیر و مانگە حوت و 2021 چێوەکەمان گەڵاڵ کرد و کەناڵەکەمان یارە مامۆستا جەمال بێداری شاعر یانە شەوا بۆ دەستش ماچ کرد و چێگۆ چکە مامسان بیان گۆرەوە من دمایادی کاک حەمە سعیدی تەلەفۆنیش پێ کردا دەستوەشیش وە نەکردا وەزیر ڕۆشنبیری پشتیوانی معنەوی هەڵبەتە دەستوەشیش وە نەکردا و چێگۆ دەستوەشی ئەوادی کرد و بعضی دۆست و ئەحبابی تر کاک ڕێبوار کەناڵ و ئاژینی شاهنادی چێ گجار ڤیدیۆکەم لاوێشەوە بەرە بڵاوێ کراوە پێسە خەڵکی ئینی هاوکاری من شاکردن هاوکاریە معنەوی خزمەتشانە بیانە قوربانیان من بەکالۆریۆس من زوان و ئەدەبیاتی کوردینە نزیکە و پێی 15 ساڵاجم لۆ دەرز و زوانی ماچ و زوانی کوردی هەرچەندە من بە شاگرد و ئانیشان مەشیەوە کە قسەی سەر زوانی هۆرامی کەرا یەک لە بعضێ یعنی باسوانە شاکردن کە هۆرامی ئەتر زوان بۆ یان پەنەهوچە شێوەزار کامشا بۆ هۆرامی ئەگەباری چەندی ماچی بەراوردشکردی بە زوانە گۆرەکە زوانە دۆڵەمەندەکە مشو پێسە زوانی حسابش پێکردی گاوینە وم چ ئاسانە من یۆرە حەدم بۆ پێسا مامۆستایامە قەرار دەونە چێگە بڕیارەدەوە بەڵام ئەم بە پەیلوا وێم ئان هەند زوانی هۆرامی پۆ کاتم پەنەچ ماچوو زوان هەمشانان چەندی زوانە دۆڵەمەندەکە هەمشانان چەندی زوانە دۆڵەمەندەکە فۆنەتیکی تایبەت و وێژهێنش خۆش فۆنەتیک فرە بە ئەساسە دەنگ سینتاکس و تایبەت و وێژهێنش جا فەرهەنگە فرەفرە دۆڵەمەندشن نیرو میڵەجێی جیاکەرەوە یاوینە ئەجا ئینە پاسەکەرەوە کە هۆرامی پێسە زوانە حسابش پێکردیەوە ڕاستە واچمی چوارچێوە و زوانی کوردینە ئیسە بچی و هۆرامیش بەشەنجە زوانی کوردی ماواچمی لاری ماهەنیان نییە بەڵام تەماشەکەری تایبەتمەندی زوانی دلی هۆرامی نەهەنێ بەتەکید چێگەنە دوێ جۆری واچێ ماهەنێ ئەستا بەعزە واچەوە ماهەنێ تایبەتێنە بە تەکنۆلۆژیای علم و زانست و سەردەمیە ئانە بەدەست و ئێمە نییە ئانە بەدەست و ئێمە نییە کە بارمێش واچمی واچەکەی وزمێ دەستی یان نەوزمێ دەسێ گجار ڤیدیۆکە چەند ئەگەر جەنابەت تەماشا کردە بۆ سەرنجتدا بۆ ئێمە ماچمێ واچەوە پێسە کۆمپیوتەری واچەوە پێسە تەلەڤیزیۆنی واچەوە پێسە سەتەلایتی مەسەلەن ئینەیە مە دروستی نەکردێنی تەماشەگەری و کابرێەوە ئەوروپی کابرێەوە ئەمریکی مەزان هەر وڵاتێت دروست کردە بۆ بەرنامەکەی وەشە ماڕۆژ بە زوانەکەی وەشە ماڕۆژ جیاوانی جلای ئێمە پێسەوە ستەرما دەسێ ئەمە پێسە جەنابڵ فەرماوی پێسە چاوی ڤیدیۆ ئاماشەمدان پەنە بعضە واچەوە ماهەنی کاک من هۆرامی ئەسڵ وێمم هەن من گرجارە نەوەشەکەم ئینە حەچەنی ماچی ئینە بێن بە لکە پێ من وێم واچەوە هۆرامی ئەسڵەکەم هەن چ پێویستم پانەیە بلوهینوی تەری باد من فەرەنگەکەم دۆڵەمەندە واچمێ وشەدانەکەم ئایاگی کە مفرداتێم فرێنێ پێسە عەرەب ماچۆ کەویم ئی مفرداتێمە هەنێ چ پێویستم پانێن سۆرانی فارسی عەرەبی ئینگلیزی وزوو دەسێ مەقسەدکۆ من چانە ئانن پێسە عەرزم کردی ئەگە واچەکەکەنمێ بەدوێ بەشە بەدەست ئێمە نییە واچمێ هۆرامینە نییە ئێسم پێسە عەرزم کردی کۆمپیوتەر تا ساعت بامڵاش کۆمپیوتەر باوەچم مۆبایل باوەچم مەسەلەن ئەنتەرنێت ئینە هینێ من نییەنێ بەڵام بازێتەری هەنێ ئەسڵ هینێ من هەنێ پێویستم بە عەرەبی نییە پێویستم بە سۆرانی نییە پێویستم بە بادی نییە پێویستم بە فارسی نییە بە ئینگلیزی نییە چ پێویست کەرم نیشا وزوو دەسێ ئێستا پێسە عەرزم کردی یۆچانیشا کتە یۆجە ڤیدیۆکان ئاماشەمدان پەنەگە تەماشا کردە بۆ واچەو کتێ کە گیاندارەکە هەنمان کتە کاکە ئینگلیزیش ماچۆ کات خاصە تەماشەکەری ماچۆ کاو من ماچوو گاو بلا تەشبیه بە گاوێ باوەچمێ ئێمە ماچمێ خوک ئینە گیاندارە نییە من نەبیە بم واچم پێ نەنیا بۆ نامم نەنیا بۆ کاکەینە تیمساح نییە هینوو من نەبوو تا من نەزانم بە هۆرامی بە تیمساحی ماچاچێش تیمساح چکاتە هۆرامانە ڕەنگە تیمساح نەبیە بوو باوەچمێ نەبیەن بەڵام خوک بیەن خاصە معقولە کوڕە هۆرامی کناچە هۆرامی پیاوی هۆرامی ژەنی هۆرامی ماچۆ بەراس پێنمونەی یان ماچۆ پشیلی خاصە پشیلی چی من واچەوە ئەسڵ ڕەسەن وێ من کاکە ئینگلیزیەکەش پێسە من بەکارژمارە
بحكم چیشی بحكمانی کاک زوانی هۆرامی بەشن جزوان هەندە ئەوروپایەکە کە وەختوی زوانێکی بی بەدوێ بەشێ بەشە شابەر هندستان و ئێران ئامێ ئێمە کۆتی مەوەری و زوانە ئێرانیەکەوە بەشە چالوێ پێ ئەوروپای گێڵمێ پێ ڕەچەڵک و ئیزوانە واچی هەم بەشە فرێمە هەنێ پێوەرە ئەنانن مەسەل قوربانیان فرە یعنی پرسیارەکە نایەگەوەشەنە و چێوە فرە عالاینە دەنگێکی ماچمی خشپە جێڕێ خڕە گرمە زرمە پێنمونەی ئەها ئیگت دەنگی زوانی هۆرامی هەر ئیسە ناکەم توی نەما کردەبوو وەخت و وچەنە دەنگێکێمان نامێشابیێنێ پێس عەرزم کردی تو چاکەنە ئێرەڵکردنەوە یۆژە ڤیدیۆکان ئاماژەمەوەپەنە ئێرەڵکردنەوە قۆریەوە نیان سەرەوە ئی خوریی وردە نەبوو گریای ئاوەکەی گیزەکەەوە مامسا مەلا حەسەن و دزڵیە فەرماوە وەسفوچایەنێ فیدای گیزت بام گیزت چن وەشە هەرکەس نەوەرۆ دایمەنەوەشە فیدای جیزت بام جیزت نازارە هەرکەس وەرۆنە دایمە قەرزارە مامسا مەلا حەسەن دیارا کەسێ بێن هەڵبۆ فرە حەزش جەچای بێن پۆکاتی پی جۆرە وەسفوچای کەرە و فەرماوەش شعرەکەی مەقسڵ منی چیگەنە چێشە ئەم باس زوانی کردمە هەڵبەتێ زوانی هۆرامی ئەنە دۆڵەمەندە پێی دەنگەکەی جنامێش هەنێ پێی دەنگەکەی جنامێش هەنێ تەماشەکەری دەنگ و ئاقۆریە کامانە مامسا مەلا حەسەن ئاپاسە و زۆشەنە قاڵبوو وشەی و زۆشەنە قاڵبوو واتێ پێشکەش و ئێمەش کەڕوو یعنی تەماشەکەری گیزە و قوری یان جیزە و قورینە دەنگێەوەن چا بە دمای ئانی کە ئاوی گیری و دلی قوریەکەێنە ئادەنگی پێداکەڕ و مامسا حەسەنی ئی دەنگ شەژێنم پێمەش وسەنە دلی قاڵب و شعری یعنی زوانی هۆرامی نامێت شپەی چێوانیە نەرێ ئیچێ وچە وستین نەدلی وشەی واچمی دەرەوەمان پەنەشی دەرەو کۆری دەرەو کۆری یعنی نە پرسیارە وێ لامنەوە بەزاوڵی تا پرسیارم کرد واچینە تەوانەکەیش پێی گەچی شیێنی دەردەوە شاواردنێکی یا بەگەچ ئامێنی هێزمی فرێشا بڕێنی خۆرامی زوان ماچۆ هێزمی پێ نەکبەتی ماچۆ داری دارجیان جە هێزمی نەرێشا بڕێنی هێزمێشکردنیشا بە هێزمی و نێنیشانە دلی تەوانەکە دلی دەرەکەی گڕشانیانی پۆ سۆچنێنیشا ئەتە تەوانەکەی تەقێنی بینی بەگەچ تومەس و کۆری گەچینێ ئێبارە ئیسە مقابلیش کەرەوە ماچی کوورێ یاوینێ ئەها تەماشەکەری ئێمە جیای کوورێ چێشمە هەن کۆرێ ماهەنە جای کوورێ کۆرێ ماهەنە وەنی یا وەڵێ وەنەکەی ئانیشە شەڵ عەسکەر و هێزمی و دار کاکە دار ئانن کە منێش سەرویانەیە ئەها ماتمێ سەروبانەکە مادارە ڕاکردن یاوینێ دار ئانەنە کە سەرویانەش پەنەگیریو بەڵام ئینە کە وزیشەنە دلێ سۆبە ئینە کە چاشتیش پەنە منیە سەر دلێ ئارگێکێنە ئینە پەنەشوی هێزم وەڵا لوانە بارێدارێ بار و بارێدارێ تو ئەقڵۆپیانە ئەم لوی پیا گەرەک شایانی کەرەوە ناوەڵات بارێدارێ بار و پێ سۆڵبەکەی ئەها هۆرامی زوانگیان تو هەکەی دارێنی کاکە خۆتۆیانە مەکەری تۆ مشەواچی هێزم یان پێنمونەی وەنی هۆرامی زوان ماچۆ قەزوانی خوابرا دووەکە وەشا قەزوانی شتەنەنێ ئاخر قەزوانی چیشی تو وەنی هەنێ کاکە کارکە من تو وەنی هەنێ تو مە بۆچی قەزوان یان وەڵا گۆژێ ئەتە وەرز و گۆژە ئامانەوە ڤیدیۆکە باسم کردن وەنی و بلچی ئێمە ماچمە گۆژی ئێمە ماچمە بلچی یان کابرا مەسەلەن هەر وێمە دڵی وێمانە جگە قەسابەکە جگە کەبابچیەکە وەڵا جگەرما هەن و گورچیلەما هەن و سپڵما هەن و دووگما هەن و یاوینێ کاکە تۆ جگەرمە بواچی جگەر هەن سیەما هەنە و سیێ تۆ بێ هۆرامی چێش سەرامان تۆ جای جگەری هەر هەن کاکە من جای وڵکی حەفو جای گورچیلەی وڵکڵ هەن جای سپڵی تاڵڵ هەن جای دووگی دمە هەن هاتۆ تەماشەکەری ئیگر واچێ پاشەش سەرامانی سە زاوڵەکە و من و خەڵکێتر خەڵکە گۆرە بخوا هەن فرد دوێ تەمانی منی چ هەنێرە تەمانی منی چ هەنێ ماچۆ جگەر وەری خاصە جگەر یعنی چ تۆ واچە یە هەر تمشو بە هۆرامی واچە کێڵواچی یا ماچۆ بەیانی و دووە بەیانی و یەرە بەیانی کاکە ئینانا قەناعەتەنە ئینە هەمێڵەوارە ناپەی بە حکموانەی کەناڵ و جەنابیتە عالەمیە و خەڵکە فرەوینۆش مەمنون وا کەسا بوو دمای وینای ئی بەرنامەیە معلومات زانیاری مابڵا پەنە سەر و ئانەی منانا قەناعەتەن هۆرامی تاکە زوانن تا ئیسەیە وەش هەفتە حۆ دەڕۆین پاسن شەممە یەکشەممە دووەشەممە یارەشەممە چوارشەممە پەنجشەممە جمعە ئینە حۆ دەڕۆین بەڵام ئێمە هەشت نامی ما پێیانەرێ هەشت نامی ما پێیانەرە ئینە مەسەلەن ئارۆ سەوای پێرێ پەروەنی پەروەن سەرێ جای واچ و بەیانی و دووە بەیانی و یەرە بەیانی و چوار بەیانتر ملۆ ملۆش دەمەوە
جیاواز و بەیانی دووە بەیان و یەرە بەیانی چوار بەیانوینێ ماچوی سەوای پێرێ پەروەنێ پەروەن سەرێ پاسەن هیزی چم هەن پەرێم هەنە و پەراوەرێم هەنە خاسا بۆ بژمارە ئارۆ سەوای پێرێ پەروەنی پەروەن سەری ئینە پەنج هیزی پەرێ پەراوەرێ ئینە چەند ئینە یەرێ و پەنج ئینە هەشت واچم پێیانەدێ وەرامی زوانەکانێت تای نادی ئەوروپا ئەێت تای نادی وڵاتەکە عالەمینە پڕش و بڵاوی بێندێ کاکە حەز کرد یانی حەز کرد و پەنەما واجدێ ئەم مەمنونێ تابیمێ کە ئایا زوانەتر هەن ئایا پێسە شەکردە بوو دلی زوانەکەشان ئەنە دۆڵە من بۆ ئەنە واچەکەش پێسە واچم پێڕۆکە و هەفتەی نیشەگەر نییە بارە يعني بەڕاستی پێسە جەنابی فەرماوە یاگەنە باس وینم کردن خوک تۆ چەنی هەرامی زوان مشواچ و خوک واچۆ بەراز مشواچ و خوک یاگەتەرن باسوانەی کرد و هۆر هەمی زوان ماچۆ وڵا دێ چەم و کاکەش چەم و تاتێشتانە یاریەکەی تا کردێ هۆرامی زوان چەنی ماچۆ یاریکەی هۆرامیە هۆرامی زوان ماچۆ گەمەیان ماچۆ کێڵی کە تەیۆڵەیەکەی ما زیاتر وزاش دەسی جا وەروانێ واچەکی فرێنێ بەڵێ قوربان کەم تەرخەمی فرەفرن با ئێمە یەخی کەسی نەگەنمێن حکوومەت بەشوەش یاگی وەشەنە جێگەچەنە جارە دەستوەشی کەرمێ جەناب وەزیر و ڕۆشنبیری کەواتش باوانای بە هۆرامی بوو یعنی پێی منتیقە وێمە بە هۆرامی ونیو بە حەقیشمانە بۆ سەر حکوومەتیەوە کاکە حکوومەت نامان بە زۆر بە من واچۆ عادی مشۆ زاڵەکەڵ پاسە قسەی نەکەرەوە کەم تەرخەمیەکە بە دەرەجە یەک گەڵەوە پێوێمە خاسا چی زاوڵەکەەوە من گجار ملمێ مێمانی یا مێمانێ مامەیە کەەوەش واچەوە غێرە هۆرامی مەوزە دەسی کوڕە گولانەکە من تەمەنی 7 ساڵن پەنەش ڕاستکەرەوە لای میهانەوە ماچوو دەنیش دێرە با گەنمەشامیە تا پێ تەقن گەنمەشامی ماچوو ماواچە گەنمەشامی واتە زەڕاتە زاوڵەکەی کردەوە بە هۆرامی یاوینە براوێڵ باسکەری واچەی پەتاتێ ماچوو ماواچە پەتاتێ واچە سیفی خاصە ئینە من تاتێەوە نایاگی وێ منە مەسەلەن تاوانم زاوڵەکە وێ من باز و کۆنیل پێکرد شتای فکرە و کەناڵ و چویمە هەر نەبیێن بەڵام ئی خەممە هەر بێن کەناڵم نەبیێن بەڵام خەمەکە هەر خەم بێ لامە عەرزم کردی کەم تەرخەمەکە بە دەرەجە یەک ئەوڵە پێ ئاخیری گەڵەوە پێوێمە ئجا پێ چیشی ئینە گەڵەوە تەماشەکەری چی دین بۆ هۆرامان و ئیدیمیان هۆرامان و ئۆدیمی ئابەشێکەوات میگن و خاکو ئێرانیان ئابەشەکە ئیسە ئێمەژینە مشتێنی گن و خاکوی عراقی کێشەوە ما هەن کێشەکە ئانەنێ ڕۆشنبیری من ئاست و سەقافی من پانەی نییە واچاو زوانەکە وێ من نۆزوو دەسی پانەی نییە من ئەگەر زوانەکەم پاک و پاراو بۆ هیچ وەختێنە تەسیر مەکرد سەر ئاست و فەرهەنگ من ئاست و ڕۆشنبیری من لاواز مەکرد و زەعیف مەبوو چێشاوەڵا ئابیە زوانەکەش فرە پاکە مام زوانەکەش پاکە کۆرێنە کۆنا سەردەم و کۆنی نەژووە کورە شانازی کرد و سەردەم و 1100 ساڵ چاوەڵتەری چە نەژی و بەشەتە زوانەکەم زوانە پاک بوو ئەی خاسا وەڵکۆتەی تۆ کامن ئامانی زوانەکە پڕکردن واچی فارسی و عەربی و ئینگلیزی ئەتە خاسە تو پینیشا کۆتەنی وەڵێ یعنی هۆرامی زوان مشۆ بلەوە وەشەرە هۆرامی زوان هیچ وەختە با فەرهەنگی تو نییە پانەیە واچێ فارسی و زیدلی زوانەکەڵ ڕۆشنبیری تو پانەیە نییە ئینگلیزی و سۆرانی و عەربی و زیدلی زوانەکەڵ پس عەجزم کردی دێ ئانێشا کە مەزانمێ یۆ چاوێمەنە ئەنگلەی ماوە نەمەکریا بەڵام ئیسە مەمنوع و هەر گواتەنم گری و ڤیدیۆکە منە مەمنون و ئاکەسیە بوو کە گۆشم پێگەێر و واچێەوە غێرە هۆرامی وستێنە دەسێ پێم ڕاستەکەەوە مەمنونیش بوو بانمونەوە تا پێباروە باس و گوندەڵێ ما کرد وەخت و وەروەکی یەجە ڤیدیۆکان باس و ئانەیە کرد و کە ئێمە گەمێوەمان هۆرامانن پەنەژوچەن گوندەڵانی ڤیدیۆکەم تۆمار کرد واتم گوندەڵی پێچی تری وزیۆ دەسێ مەسەرن وادیانەکە ما گوندەڵانی گوندەڵ بەس کەرمێنە و هەڕەسیش کەرمێ و ئینەم وا دواتم سواقش مڵێمی مدێ و کۆمنتی فریم پێیامێنی کاک مەسعود ماواچە سواق واچە ناوای هۆرامی ماواچە سواق کاکە کۆڵە مەمنون شابیەنە چکاتە من ویرم شێبێ بەس عەرزم کردی کاکە من کوڕی سەردەمینە ئەجەم ئانە سەر و گۆرەکانمان مدران زوان و منیش ڕاستکەراوە زوان و ئانیشا تەرامان ڕاستکەرەوە کە بوارەکەنە هەرمانەکەرمی جارەشە هەرچی خورماڵ بێنمێ دوکانێوانە چەنی کابرێ و کۆتین باسی یاری 4 ساڵاش ئەوڵتەری کرد ماچۆ ئانە کە خەیات بڕۆشت جێ قماشەکەی منەوە جەپەڕوەکە منەوە وژ ئۆلاوە تۆ چێ شپەنە ماچی بە هۆرامی من واتم سەرە پارچی تشکر خوای ماچۆ دێ بە سەرە پارچی نییە یانێ واتم ئەچێ ماچۆ بە هۆرامی پەنەش ماچمی وەڕاڵی پێسەبانێ بەرزە و زامەرە یەکەم جارم بێ بژنەوە پێسە عەرزم کردی ئێمە جوانزانی نیان من پێسە زوان زانای بەڵام چێشە ئێمە جیاوازیەکەمانن خەمەکە ماگرتن کۆڵی
خەمێ گۆرە نەرین و من نییە پس عەرزم کردی لێ شارستانێتەکەمان منەوە خۆ شارستانێت و فرعونەکەی منن هین و خامنشینیەکەی منن پاسەن هین و ساسانیەکە منن کورە هین و ئەنواع ملەتی هەنێ سەرزەمینە نەبیێنێ شارستانیەکەشان منن بەڵام جوانەکەشانە منن یعنی هیچ با ئێمەج نەبیمێ پادیشا نەوەڵا پێم نامان بە حکمانەی یەک دەسەنە جا هەرمان و کارەکەشم ئێستا من بە حکم و دەرسی و دەوامی و وانگە و یاگاکەم دوو دەرزشتانە ماچوو سەرقاڵم کەڕۆ ئافێندێ ئەگە هەرمانی زیاتر بە ستاف کردیان ئێستا من وێمە ناوێم بجار کەویش بە سوعبەت ماچوو کەناڵەکەم ستاندێەوە و مایکەوە گولانەی ناکیسە منە چەندی مۆبایلەکە و کیسێم ئاپینێ من خزمەتەکەم کرد و خۆ ئەگەر خەڵکێ بۆ واسمێ داوام کردنەوە خەڵکی من گرو ڤیدیۆکان منە داوام کردنێ گجارە داواشەوە نەکرد کە سەبسکرایب و کەناڵەکەم کرا پێچیشی سەبسکرایب خۆ یا شێر و ڤیدیۆکە کرا یان لایکشا کرا پێینێ خەڵکی ئی کەناڵێ وین و کە ئی کەناڵ شەدی من مێزەوە منش ئێستانێ کاکە دوێ فرێنی تایۆ یەرێجە دوێ فرەتەرێنی خۆ ئەگەرینە سەڵ کەسی بیمی هەرمانی کەرمێ وێژی هەرمانی کە من دەستدێنەنێ ئێنە بە موەسسە کریو بە دەستگا کردی دەستگەوە گۆرێ کە مشۆ من هەرمانم ئانێ بۆچی دەستگەنە چای شاپێ بنیۆرە ئاو چای شادەوپەنە ئەنە شارەزێ باجە من چا ئاستەنە نەبوو من بلو خزمەتچانە نیشورە و یاردی شادە و گڵ و واچە شاپێ ڕۆشنی کردووە من حەز کرد و ئاستێ بەیاوەرەوە ئاستێ گۆری بەیاوەرەوە دەستگەیەوە مؤسسەیەوە مەرزن مێرە مؤسسەکەی ئەعلام دعم ماکەرەوە وەزارەت و ڕۆشنبیری دعم ماکەرەوە پشتیوانی ماکەرا با نەواتە واچێ غێرە وەرامی و زۆر دەسێ بەس عەزم کردی کوڕ سەردەمەکەی من دیسان من خزمەتچانە بووچاوی و ئاو شاپێ بنیۆرە بەڵام تا ئیسە نەوێم ویرم چانەی کردنەوە نە خەڵکێک هەنواشە بۆرێ با پێوەرەی هەرمانی کردن جا هەمیڵەوارانە چی بەرنامە جەنابی تاوە خەڵکێ بۆ من و ئاوێ پێوەرە تاومی هەرمانەکەمان بەرەو دەی میپەنێ خزمەت و زوانەکەی کردم دەست ساوەش بۆ گەرەکمانەیە واچ و هەرامی بێ عیب نییە یۆ جە موعجزەکە خۆی زوانە یعنی بڕواکەرە مەزانتر تایبەتمەندیەکەم و ئانن کە زوانەنە هەرمانە کرد و یان چێشە ویری جەزوانی کردیۆ یعنی یۆن جە موعجزەکە چەنی ماچات چەم فرەناسکا و ئەنە دەمارێنێ و ئەنە ملیارخانێنێ و پێسنەنە و پاسنەنێ یعنی کە گۆشیجگیری پێیزوانی ویری جەواچاو زوانی کردیۆ دیسان ئێریج موعجزەوە فرعزیم و خۆی گۆرەیە تەماشەکەری من و تۆڕێکی کۆتێنمێ هەریۆ هەر چێوەی ناپی دۆرە نامێوەمانیان پۆ کە من نامێم دایتە تو یەکسەر یاوی منە اینەکی پێسە دروستکردنا خۆی پێسە دروستکردن ماڵام خۆش پێسە دروستکردنا هۆرامی بێ عیب نییە مشو شانازی کردی بە هۆرامیەکێتەوە شانازی کردی بە زوانەکێتەوە بەس عەرزم کردی زوانەکەم ئاورجەگرچی و زیاتر پێویستە وخوا وەرمەگیرەوە یا لە شاساق و لە شو جەنابی تاساق و نادی علامەنە کلتور هونەر مۆسیقا گۆرانی کە بەشەنجە هونەری ئینێ ماگر بەشوێش خزمەت کردیان بەڵام تاکە چێوێ فەرامۆش کردیان فرەسەتی حسابش پێمە کردی و پارێزنەی زوانەکەیان جا داوا کرد و جەڕاو جەنابی تاوە ئۆگر هۆرامی زوانێ ئەو ئانیشاماکە دڵی وڵاتی بەر وڵاتی و هەنی شارەزە زوانە هێنێ زوانە پاکشالاوە منەنەوە گردی ما پێوەرە دەستجە قۆت جەخوای هەرمانەکەرمێ تا زوانەکەمە چافۆتیایە کە چەمەڕوانیش کرد و پارێزی و داوایش کرد و کوڕاما ژەنی سۆرانیە شاعاردنیان غێرە سۆرانیە شاعاردنێ غێرە هۆرامیە شاعاردنێ ئاک ناچێما کە شوشاکردن بە غێرە هۆرامی ڕجا تاوە نەکرد و زوان و ئەدەبانە فۆتیۆ چ کاتێک مەسئولین دەچەنەش یۆ تا مەسئولین دەچەنەش هیچ عیبش نییە چەنە بازاوڵەکە دوێ زوانێ زانۆ با بە هۆرامی زانۆ قسەی کرد با بە سۆرانی زانۆ یان ئانێماکەینێ بەر وڵاتیۆ ئاشا ڕەنگە خەڵکو ئەو وڵاتە بۆ جەنەتەوە جیاوازەکە بۆ کاکە یەکەم جار زاوڵەکە تا فێری هۆرامی کردێ ئەتێ دەماتەری جوێش کاکە ئێمەجگری ما پاسنێ بنمێ من کوڕەکەم دوای بێ پێ ساحەی تەمەنە 6 ساڵی بێ دوای بێ گەمەکەرەوە ئاماوە ماچۆ تەژنەم بێ و نەیارم ئای وەری واتما چی کوڕ واتم چی کوڕ تا ماچۆ تاتەوا چاتونەنێ تومە زۆرامی مەزانەوە ئەویشا واتەن تینومە ئیجانش باس و تونی کرا یاوینە وتم ناچەم و تاتیانە عنی تین یانە نەفێر و هۆرامیەکەش کرا کاکە بەرەنە زیارە وش ما پاس نێبن یانە نەفێر و هۆرامی بیێمە زیای مێرە بەر ئێستا کاکە خوانە بڕۆژ سۆرانیش فێری بیێمی و عەرەبیش فێری بیێمی و فارسیش فێری بیێمی و خەڵکێمان پەنج زوانە تەنێژ بزانۆ ڕۆژە ڕوا هەتا حوت ساڵیش ڕەنگە نەزانا بش جگە هۆرامیەکەی زوانە تەر قسەی کەرەوە دەستۆشی تاوە نەکردو چەنی دەستوەشی و ئاوات و سەرکەوتەی پێی مامۆستا مەسعودی و هەر کەسێ چیڕاوە کە خزمەت بە زوان و فەرهەنگ و هۆرامانی کەرەوە دەستۆشی